چوارەمین پێشانگای نێودەوڵەتی بۆ بەرهێنانی خانوبەرە لە شاری هەولێر کرایەوە. لە پێشانگەکەدا 150 کۆمپانیای ناوخۆیی و بیانی لە 15 وڵاتی جیاوازەوە بەشداریان کردووە. ئێمە وەکو کۆمپانیا لاشە ساڵانە پێشانگای ریل استیت ئینڤست ئەکسپۆ کە پێشانگایەکی تایبەتە بۆ بەرهێنانی خانوبەرە ڕێکی دەخێن لە ساڵانی 2009 تاوکو ئێستا بە بەردەوامی پێشانگاکەیە و ئەم ساڵ بۆ جاری چوارەمە کە ڕێک دەخرێت بە بەشداری 250 کۆمپانیای ناوخۆیی و بیانی لە 15 وڵاتی جیاوازەوە. ئاماری دوو ڕۆژەی پێشتر زیاتر لە 12,000 کەس سەردانی پێشانگاکەمانی کردیەوە، زیاتر لە 121 شوقە فرۆشایە، هەروەها 43 ڤیلە و خانوو. بەشێک لە کۆمپانیا ناوخۆیەکان کە لە پێشانگەکەدا بەشدارن ئۆفەری تایبەتیان هەیە بۆ کڕیارانیان. بەشێک لە خاوەن کۆمپانیەکانیش باز لەوە دەکەن باری دارایی هاوڵاتیان گرفتی سەرچیە بۆ نەگەیشتنی هاوڵاتی ئاسایی بەو یەکانە. ئێمە وەکو عقارەت حاج سەلام بۆ ئەم ساڵ ئۆفەری ئەومان هەیە هەر کەسێک شوقەیە بکڕێ لە 11 پرۆژەی دیاریکراوە کە خۆمان دیاریمان کردووە نایەچێتە تیرروپشکێکەوە کە سارەیەکی جیلی ئیمیگراندە لەلایەن کۆمپانیای جیلی بازگر دابین کراوە. ئەوەی کە ئەگوزارە لە هەرێمی کوردستانی ڕاستیە و بە تەحدیدیش ئەو پێشانگایە کۆمەڵێک ئەهدافی لەو شێوەی لە پشتە کە ئەکرێ بڵێن دەرەنجامێکی باشتر و چاکتر لەوە ئابینێتەوە کە ئەگەر ئۆفەرێکە بێ، ئەگەر دابەزانی نرخێکە بێ، ئەگەر پرۆژەیەکی نوێ هەبێ کە بەشێک لەو پرۆژانی کە ئەبینی پرۆژەی نوێن و هەندێکیان ئۆفەریان هەیە و هەندێکیان خزمەتگوزاری دیکەیان هەیە. بەڵام ئایا هەموو ئەمانە پێویستن بە بازاڕەکانی هەرێمی کوردستان؟ بەڵێ، بەڵام باری دارایش لەلایەکی دیکۆ گرفتی دروست کردووە کە هاوڵاتی پێی وایە ناتوانێت بگاتە ئەم یەکەی نیشتە جێبووە. نەمە حەقیقەتێکە لە بازاڕەکانە هەستی پێکرێ، بۆیە ئێستا کوالیتی و شوێنی باش بڕیارەدا لەوەی کە چی ئەفرۆشێ لە بازاڕە. نحن اليوم هذه أول مشاركة لنا في ئێمە یەکەم جارە لە پێشەنگایەکی لەم جۆرە بەشداری دەکەین لە هەولێر. باوەڕمان نەدەکرد پێشەنگاکە بەم شێوەیە بێت. من سوپاسی ڕێکخەرانی دەکەم. ئێمە 20 پرۆژەمان هەیە لە دووبەی و هاتوین لێرە بە بازاڕی بکەین. ئێمە هەموو جۆرەکانی یەکەی نیشتە جێبوونمان هەیە وەک شوقە و ڤێلا. هەروەها ئەزمموی 15 ساڵ کارکردنمان هەیە لەم بوارەدا. لە دوو ڕۆژی سەرەتای پێشانگاکەدا زیاتر لە 12,000 هاوڵاتی سەردانی پێشانگاکەیان کردووە و 121 شوقە و 43 ڤێلا و خانوو فرۆشراوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.